سەرەتای سەدەی 20ەم یەکێک لە دژوارترین جەنگەکان دووچاری دانیشتوانی سەرڕووی زەوی بوو کە بە جەنگی جیهانی یەکەم ناسرا. ئەو جەنگەش 4 ساڵی خایاند، واتە لە نێوان ساڵانی 1914 تا 1918 زاینی و لە نێوان دوو کۆمەڵە زلهێزدا ڕوویدا کە بریتی بوون لە دەوڵەتانی ناوەند و دەوڵەتانی هاوپەیمان. دەوڵەتانی ناوەند پێکاتبوون لە ئیمپراتوریەتەکانی ئاڵمان، نەمسا و مەجارستان و عوسمانی لە پاڵ نەتەوەکانی کورد و ئازەری و تورکمان. دەوڵەتانی هاوپەیمان پێکاتبوون لە دەوڵەتانی بریتانیا، فەرەنسا، ڕووسیای قەیسەری، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، ژاپۆن، یونان، بۆڵغارستان، ئیتالیا و ڕۆمانی. لە ماوەی 4 ساڵی ئەم جەنگەشدا وێڕای ئەوەی 75 ملیۆن سەرباز و ئەفسەر و دەرەجەدار ڕاپێچی شەڕکران، 10 ملیۆنیان لێ کوژرا و 20 ملیۆنیان لێ بریندار و 10 ملیۆن کەسی تریشیان لە برسانە مردن چونکە لە کاتی جەنگدا ئازوقەی پێویستیان پێنەگەیشت. ئەمە و سەرەڕای ئەوەی 6,000 پاپۆڕی جەنگی نقم بوون و سامانێکی زۆری ئەوانە بەفی ڕۆچوو. ئەگەر جەنگێک ئەو کاریگەریەی بەسەر جیهاندا هێنابێت، ڕووداوێکی سەرنجڕاکێش نییە کە کوردستان و نەتەوەی کوردیشی گرت بێتەوە. ئەوەش لەبەر ئەوەی هەر لە سەرەتاکانی سەدەی 19ەم تا بەرپابوونی جەنگی یەکەمی جیهانی دەوڵەتە ئەوروپاییەکانی وەک بریتانیا، رووسیا، فەرەنسا و ئاڵمان بە دەرامەتی ئابووری و ئستراتیژیەتی خاکی کوردستان ئاشنا بوون. لەوانەیە بە هەڵەشدا نەچووبین گەر بڵێن بەشێکی ئەم جەنگا لەسەر خاکی کوردستان بوو. لەبەر ئەم هۆکارانە بریتانیا وەکو هێزێکی سیاسی لە سەرەتاکانی جەنگدا و لە کەنداوی عەرەبیەوە پەلاماری باشووری کوردستانیاندا. لە 2 ساڵەکانی جەنگیشدا سەرجەم ناوچەکانی کوردستانی باشوور و باشووری کوردستانی ڕۆژهەڵاتیشیان داگیر کرد. دواتر کەوتنە دانانی کاربەدەستانی سیاسی بریتانیا لە ماڵبەندە کوردنشینەکان بۆ بەڕێوەبردننی ناوچەکە. 2. دەوڵەتی رووسیاش لە باکووری ئێرانەوە پەلاماری باکووری کوردستانی ڕۆژهەڵاتیدا و تا ناوچەکانی بانە و سەقزیان داگیر کرد. دیارە بێدەسەڵاتی بنەماڵی قاجاڕی لەو بەشەی کوردستان ڕێگەیان بۆ هاتنە ناوەوەی سوپای داگیرکەری بریتانیا و رووسیا خۆش کرد. 3. ئاڵمانیش لە کۆتایی سەدەی 19ەم و سەرەتای سەدەی 20ەم بە خاکی کوردستان تەواو ئاشنا بوو، کەواتە دژایەتی دەوڵەتی هاوپەیمان بۆ جێگیرکردنەوەی شوێنپێی خۆی لە کوردستاندا کرد. هەر ئەوەش وای کرد زیاتر لە عوسمانیەکان نزیک ببێتەوە و هانیان بدات بچنە جەنگەوە. بۆ ئەو مەبەستەش پرۆژەی هێڵی ئاسنی بەغداد بێرلین کە بە کوردستاندا تێپەردەبوو خستە بەردەم دەوڵەتی عوسمانی بۆ جێبەجێکردنی تا لە بەگشتدا چوونەوەی هاوپەیماناندا یارمەتی عوسمانیەکان بدات. بەم شێوازە کوردستانی باکوور و ناوچەکانی دەوروبەری کەوتنە ژێر کاریگەری بانگەشەی غەزا لە دژی هاوپەیمانانی مەسیحی. ئەو بانگەشەیە بە فەرمانی دەوڵەتی ئاڵمان سوودی لێوەرگیرا. هەر ئەوەش وای کرد ئیتحادیەکان بە کوردستانیەکانی کوردستانیشەوە لە نێوان ساڵانی 1915 تا 1916 زاینی جارێکی تر ڕەشەکوژی ئەرمەنەکان بکەن. لە وڵاتی شامیش جەمال پاشای سەرکردەی ئیتحادی کەوتە ڕەشەکوژی ئەو کوردانەی کە دژایەتی سیاسەتەکەیان دەکرد. بەم شێوازە کوردەکان لە ساڵانی جەنگدا ناخۆشترین ڕۆژانیان بەسەر برد و بەبێ بەرنامە و بەبێ بوونی قەوارەی سیاسی چوونە بەرەی دەوڵەتانی ناوەندەوە. بینەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. دیسانەوە بە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد هاتووینەتەوە خزمەتتان. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. لە ئەڵلقەی پێشوودا لاپەڕەیەکی دیکە لە مێژووی پڕهەوراز و نشێوی نەتەوەی کوردمان کۆتایی پێهێنا. ئەوەی هەوڵماندا لە ئەڵلقەکانی پێشووتردا ئاماژەی پێ بدەین تەنیا و تەنیا بەشێکی کورد لە مێژووی نوێ بوو. بەڵام دیسانەوە بۆ ئەو دەستەی لە بینەرانمان کە ڕەخنەی ئەوەیان هەبوو کە بەرنامەکە زۆرتر ناچێتە ناو وردەکاری مێژووی کوردەوە دەبێت ئەوە باز بکەم. هەروە کە لە یەکەمین بەرنامەی مێژووی کووردا ئاماژەم پێداوە ئامانجی سەرەکی بەرنامەکە کردنەوەی باسێک لەگەڵ بینەری کورد و تاکی کووردە بۆ ئەوەی زیاتر و زیاتر هەوڵی ناساندنی مێژووی نەتەوەکەی بدات و یەکەمین هەنگاو بێت بۆ ڕۆیشتن بە دوای ناساندنی ڕابردووی ئەم نەتەوەیە واتە نەتەوەی کورد. ئەوەی لە ئەڵلقەکانی پێشووتردا لەگەڵ یەکێک لە پسپۆڕانی ئەو وارە خستمانە باس و قسەکردن لەسەر مێژووی کورد هەر لە شەڕی چاڵدران و تا دەگاتە کۆتاییەکانی سەدەی 19ەم بوو.
مێژوویەک پراوپەر لە شەڕ و کوشتن و خوێنڕێژی کە یەکەمین قوربانیانی گەلی بێدەسەڵاتی کوردن، مێژوویەک لە باڵادەستی داگیرکەران بەسەر خاکی کوردستان و دابەشکردن و مامەڵەکردن لەسەر ئەم خاکە بەدوو لە حەز و ویست و ئاوات و ئارەزوەکانی ئەم نەتەوەیە. لەو سەردەما تەنیا ڕێگاگەلێکیش کە دەتوانرا بە شێوازێک لە شێوازەکان دەنگی کبکراوی نەتەوەی کورد بێت، هەروە کە زۆربەی مێژوونووسەکان ئاماژەی پێدەدەن میرنشینەکان بوون کە بەداخەوە زۆربەی هەرەزۆری ئەوانیش بە چەندین هۆکار نەیانتوانی ئەم ئەرکەی خۆیان وەکو پێویست بەجێگە بگەێنن، وەکو زاڵبوونی هێژمونی ئاینی بەسەر بیری نەتەوەی میرەکانیدا و هەروەها لە بەرچاوگرتنی بەرژەوەندی تاکەکەسی و زاڵکردنی ئەم بەرژەوەندیە بەسەر بەرژەوەندی نەتەوەیی و بە کورتی لاوازبوونی بیری نەتەوەیی دەسەڵاتداری ئەم میرنشینانە و لە لایەکی دیکەشەوە باڵادەستی ڕژیمی هۆزایەتی و دەرەبەگایەتی لەم میرنشینانە و لە بەرچاو نەگرتنی خەڵکی ژێردەسەڵاتیان و زوڵم و زۆرێکی لە ڕادەبەدەر کە توانای خەڵکی ناوچەکەی بۆ هەر جۆرە سەرهەڵدانێکی بیرمەندانە کەم کردبووەوە. لە کۆتایی نیوەی دووەمی سەدەی 19ەم و سەرەتای سەدەی 20ەم تا بەرپابوونی جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1940 زاینی سەرەتای قۆناغێکی تری مێژووی نەتەوەکەمانە کە بە قۆناغی مێژووی هاوچەرخ ناسراوە. سەرهەڵدانی ئەم قۆناغە مێژوویە دوای شکستی سەرجەم شۆڕشەکانی سەدەی 19ەم هات کە لە دەرەنجامی دەرکەوتنی کۆمەڵێک زانا و ڕۆشنبیری کورد لە ناوچە جیاجیەکانی کوردستان سەری هەڵدا، بەتایبەت لە هەردوو پێتەخت تارانی قاجاڕی و ئیستانبوڵی عوسمانی. ئەو زانا و خوێندەوارانەش ئەوانە بوون کە لەبەر چالاکی سیاسی دوور خرابوونەوە بۆ ئەو دوو پێتەختە، بەتایبەتی زۆربیان منداڵی ئەو سەرۆکۆز و میر و فێئۆدالانەی کورد بوون کە بەهۆی مانەوەیان لە وەها شوێنگەلێک تا ڕادەیەک تێکەڵ بە شارستانیەتی ئوروپی و جیهانی ببوون. سەرنجام لەلای ئەوان کۆمەڵێک بۆچوون لەسەر سربەخۆیی کوردستان و ڕەوتی دەستەبەرکردنی مافەکانی کورد سەری هەڵدا، وەکو بۆچوونی کوردسلامی، کورد تورک و هەروەها بۆچوونێکی نەتەوەیی سربەخۆ. هەوادارانی بۆچوونی کوردسلامی پێیان وابوو دامەزراندنی دەوڵەتێکی ئیسلامی کوردی چارەسەری کێشەکانی کورد دەکات. لە دیارترین باوەڕدارانی ئەم بۆچوونەش ئەتوانین ئاماژە بە شێخ عەبدولقادر کوڕی شێخ عوبەیدوڵڵای شەمزینی بکەین. هەوادارانی بۆچوونی کورد تورک داوای ئۆتۆنۆمیان بۆ کوردستان لە ناو دەوڵەتی عوسمانی دەکرد. هەوادارانی بۆچوونی نەتەوەییش داوای سربەخۆیی کوردستانیان لە ناو دەوڵەتی عوسمانی کرد. ئەوەش بەو شێوەیە کە نەتەوەی کورد خۆی ئیدارەی خۆی بکات لەو ناوچانە. لە دیارترین ڕێبەرانی ئەم ڕێبازەش ئەمین عالی بەدرخان بوو. دەرکەوتنی ئەو هەوادارانە هۆکاری دەرکەوتنی چەند ڕێکخراوێکی سیاسی بوون لە ناوچە کوردیەکان و تاران و ئیستانبوڵ تا لە ڕێگای ئەو ڕێکخراوە سیاسیانەوە درێژە بە ڕەوتی سیاسی کوردی بدەن. لە دیارترینی ئەو کۆمەڵانەش ئەتوانین ئاماژە بەمانە بدەین: یەک، کۆمەڵەی ورەی هێزی کوردستان، دوو، کۆمەڵەی تەعاون و تەرەقی کوردستان و سێش، کۆمەڵەی هێوی کوردستان و چواریش دەتوانین ئاماژە بە کۆمەڵەی جیهانزانی و دوایین کۆمەڵەش کە دەتوانین ئاماژەی پێ بدەین کۆمەڵەی ئیستیخلاسی کوردستان بوون. ئەمانە دیارترینی ئەو ڕێکخراوانە بوون کە لەو سەردەمەدا لەسەر دەستی ڕۆشنبیران و بیرمەندانی کورد بە بیرکردنەوەی جیاوازەوە دروست بوون و چالاکیشیان دیارە لە هەندێک بوارە کرد. ئێستاش بۆ زیاتر تاوتوێکردنی مێژووی هاوچەرخ لە بەشێک لە کوردستان بە ناوی ڕۆژهەڵاتەوە دەست پێ دەکەین و بۆ ئەم مەبەستەش دەچمە لای یەکێک لە پسپۆڕانی ئەو بوارە، واتە دکتۆر یاسین سەردەشتی و دواتر دێمەوە لاتان. بێگومان جەنگی جیهانی یەکەم گۆڕانکاریەکی گشتی لە جیهان و هەروەها لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێنایەکایەوە و یەک لە هۆکارەکانی یەک لە ئاکامەکانی جەنگی جیهانی یەکەم گۆڕینی ئەو ڕژێمە بنەماڵەی و پاشایەتیانەی ناوچەکە بوو و هەڵوەشانەوەی ئەو ڕژێمە ڕۆژهەڵات ناوەڕاستیانە بوو و لەسەر داروپەردی ئەو ڕژێمانە دەوڵەتی هاوچەرخی نیشتیمانی یا دەوڵەتی قەومی دەوڵەت نەتەوە لە ناوچەکەدا هات نەکایەوە. دیارە هەڵوەشانەی ئیمپراتۆریەتی عوسمانی و دامەزانی دەوڵەتی تورکیای هاوچەرخ
و هەروەها سووریا و عێراق لەسەر ئەو بنەمایە کارێکی وای کرد کە فکری خلافەت یا هەڵۆشانەوەی سیستمی خلافەت ئەو هاوبەستەجیە نەمێنێ کە گەلانی موسڵمانی ناوچەکەی پێکەوە دەبەست و یەک لەو مەسەلانەش ئەوە بوو کە دەوڵەت نەتەوە یاخود بزافە هاوچەرخە نەتەوایەتیەکانی ناوچەکە لە تورک و لە عەرەب و لە فارس و لە کورد سەریان دەرکرد و هەریەکە لەم بزافانە هەوڵی ئەوەی دەدا کە دوای بەدیهێنانی ئامانجە نەتەوایەتیەکانی خۆی بکەوێت. دیارە دوای دەرکەوتنی جوڵانەوەی کەمالیزم و هەڵۆشانەوەی پەیماننامەی سیڤەر و سەپاندنی پەیماننامەی لۆزان دەرفەتێکی گەورە لە کورد ڕۆیشت کە بتوانێت ببێتە خاوەنی دەوڵەتی نەتەوەی خۆی و کوردستان لە نێوان چەند دەوڵەتێکی ناوچەکە ئێران و عێراق و سووریا و تورکیا دابەش بوو پارچە پارچە کرا و بزافی نەتەوەی کورد یاخود خەباتی نەتەوایەتی کورد لە هەر یەک لەم پارچانە تایبەتمەندێتی خۆی وەرگرت و بەسترایەوە بەناوەندی دەوڵەت نەتەوە سەردەستەکانی ناوچەکەم. طبعا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاشکرایە کە بزوتنەوەی هاوچەکگرایی و دروستکردنی دەوڵەت نەتەوە بۆ سەردەمی قۆناغی مەشروتیەت دەگەڕێتەوە کە تێیدا یەک لە ئامانجەکانی مەشروتیەت دامەزانی دەوڵەتێکی نیشتیمانی هاوچەرخ بوو و گۆڕینی سیستمی سەڵتەنەتی و سیستمی پاشایەتی قاجار بوو بە دەوڵەتێکی قانونی و بە دەوڵەتێکی دیموکراتی. دیارە ئەم ئامانجەی مەشروتەیە لە ئێران نەیتوانی ئامانجەکەی خۆی بپێچێ و جوڵانەوەی مەشروتە تووشی ئاڵۆزی بوو و بە هاتنی جەنگی جیهانی یەکەم زەمینەی فەوزایەک لە ئێرانە ڕەخسا کە هەر یەک لە هێزە جیاوازە کۆمەڵایەتی و سیاسیەکان هەوڵیان دەدا کە جۆرێک لە سربەخۆیی بۆ خۆیان بەدەست بێنن. لەبەرەوە ئێران لە پاش جەنگی جیهانی یەکەمدا تووشی پشێویەکی زۆر گەورە بوو و جوڵانەوەکانی ئەزەربایجان و جوڵانەوەکانی گەیلان و خۆراسان و هەروەها خێڵەکانی باشووری ئێران یا عەرەبستان کە شێخ خەزعەل ئیمارەتی شێخ خەزعەل بەرجەستەی دەکا و هەروەها لە کوردستانیش خێڵی شکاک هاوپەیمانی شکاک بە ڕێبەرایەتی ئیسماعیل خانی سمکۆ هەوڵی دەوەی دەدا کە سربەخۆیی ناوچەی خۆی ڕابگەێنێ و لەژێر دەسەڵاتی قاجار بێتە دەرەوە. دیارە لەم قۆناغەیە بۆژوای فارس بۆژوای تازە پێگەیشتووی فارس لە خەمی ئەوەدا بوو کە ئێران لە پارچە پارچە بوون ڕزگار بکە و ئەبینین پاژەوەی کە کودەتای ساڵی 1921 کودەتای شوبات بە سەرکردایەتی ڕەزاخان ئەنجامدرا. ئەم کودەتایە هیوایەک بوو بۆ بەرجوای تازە پێگەیشتووی فارس کە ببێتە هۆی چەسپاندنی جێگیری لە ناوەند و هەر بووها ئەم ڕێبەرایەتیە نوێیە بتوانێ ئارامی بجێڕێتەوە بۆ سەراسەری هەرێمەکانی تری دەوڵەت و بتوانێ ئەو جوڵانەوانەی کە دەرفەتیان لە پاش جەنگی جیهانی یەکەم وەرگرتووە بۆ سربەخۆیی بتوانێت سەرکوتیان بکە و بتوانێت بێتە سەرەتای پێکهێنانی دەوڵەتێکی هاوچەرخ لە ئێراندا. حتمما پاش ئەوەی کە هێزە دەرەشیەکانیش بە تایبەتی ئینگلیزەکان پشگیری ڕەزاخانیان کرد لە کودەتاکەیە و ڕەزاخان بە پاڵپشتی هەندێک لە هێزە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ناوەند توانی کە ببێتە سەردار سوپا و ئەو قۆناغەی بۆ سەرکوتکردنی جوڵانەوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی سربەخۆ خوازەکانی ئێران لە گەیلان و کوردستان و ئەزەربایجان و لە خۆراسانە قۆستەوە و توانی ببێتە ناونیشانێک لە ئێران کە بتوانێت زەمینە بۆ لابردنی حکمی قاجار خۆش بکەوە سەرەتایەک بۆ دەستپێکردنی بنەماڵەی پەهلەوی لە ئێراندا دابمەزرێنێ. بێگومان
حکمی بنەماڵەی پەهلەوی قۆناغێکی نوێیە لە مێژووی ئێرانی هاوچەرخ، ئەو قۆناغەیە کە تێیدا بنەماڵەی پەهلەوی بەڕێبەرایەتی ڕەزاخان و دواتریش محەممەد ڕەزای کوڕی هەوڵی ئەوە دەدەن کە بنەماکانی دەوڵەتی هاوچەرخ لە ئێراندا بچەسپێنن و سیستم و دەستگاکانی دەوڵەت نەتەوە لە تاران بکەنە بناغەیەک بۆ پێشەوەچوونی ئێران و گواستنەوەی لە قۆناغی سونەتەوە بەرەو مۆدێرنا، چونکە یەکێک لە ئامانجا هەرە سەرەکیەکانی بنەماڵی پەهلەوی و حکمی پەهلەوی باوک و کوڕ لە ئێراندا مەسەلەی چەسپانی مۆدێرنە و چەسپانی بنەماکانی دەوڵەتی هاوچەرخ بوو لە ئێراندا. جەنگی جیهانی یەکەم لە بڵێسەدا بوو کە هێزەکانی هاوپەیمانان کەوتنەخۆ بۆ دابەشکردنی ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی. ئەو دەوڵەتەی هێشتا گوڕوتوانای خۆی لەدەست نەدابوو، بەڵام تەواوبوونی جەنگ و شکستی عوسمانیەکان لەو جەنگەدا زیاتر زەمینەی ئەو دابەشکردنەی ڕەخساند. لەو پەیمان و ڕێکەوتن نامە نێودەوڵەتیانەی کە کوردستانی تێدا دابەشکرا ئەمانە بوون: 1. ڕێکەوتن نامەی سایکس-پیکۆ. 2. کۆنگرەی ئاشتی پاریس. 3. کۆنگرەی سان ڕێمۆ. 4. پەیمانی سیڤەر. 5. ڕێکەوتن نامەی لۆزان. 6. پەیمانی سعداباد. 7. پەیمانی بەغداد. سایکس-پیکۆ. ئەم ڕێکەوتن نامەیە سەرەتا لەلایەن مارک سایکسی ڕۆژهەڵاتی ئینگلیزی و چارلز جۆرج بیکۆی پاڵوێزی پێشووی فەڕەنسا لە بەیروت لە ساڵی 1916 زاینی ئیمزاکرا. دواتر سازانۆفی وەزیری دەرەوەی ڕووسیای لێ ئاگادار کرایەوە و بووە لایەنێکی ڕێکەوتن نامەکە، بەڵام دوجار لە نێوان ساردواردگەری وەزیری دەرەوەی بریتانیا و بێڵ کامیۆن باڵوێزی فەڕەنسا لە بریتانیا لە ڕۆژی 16 مایسی 1916 زاینی ئیمزاکرا کە لە 12 بەند پێکهاتبوو. بەشێکی کوردستانیش لەم ڕێکەوتن نامەیەدا بەم شێوەیە دابەشکرا. بەشێک لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی کوردستانی باکوور درا بە دەوڵەتی رووسیا. ویلایەتی مووسڵ کە بەشێک بوو لە کوردستانی باشوور لەگەڵ ڕۆژاوای کوردستان درا بە دەوڵەتی فەڕەنسا. هەروەها چەند ناوچەیەکی کوردستانی باشووریش درا بە بریتانیا. بەم شێوازەش کوردستانی یەکپارچەی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی کرا بە 4 پارچەی دابەشکراو. کۆنگرەی ئاشتی پاریس. ئەم کۆنگرەیەش دوای کۆتاییاتن بە جەنگی جیهانی یەکەم لە پاریسی پێتەختی فەڕەنسا لە 6 شوباتی 1990 زاینی بەسترا. ئامانجیش لە بەستنی ئەم کۆنگرەیە چەسپاندنی ئاشتی بوو لە جیهان و ئاوردانەوە بوو لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتە تێکشکاوەکانی جەنگ. لەو کۆنگرەیەشدا نوێنەری زۆربەی وڵاتانی جیهان و نەتەوە بەشخوراوەکان بەشداریان کرد. نەتەوەی کوردیش بۆ ئەو کۆنگرەیە ژەنەڕاڵ شەریف پاشا بووە نوێنەری کە راپۆرتێکی پێشکەش بە کۆنگرە کرد. هەروەها لە 6 شوباتی 1990 زاینی چاوی بە سەرۆکی کۆنگرا کلیمانسۆ سەرۆکوەزیرانی فەڕەنسا کەوت و لەسەر مافی ئۆتۆنۆمی بۆ نەتەوەی کورد بیرروڕای ئاڵوگۆڕ کرد. بەڵام کۆنگرەکە ئاوەڕی لە مافی نەتەوەی کورد نەدایەوە لە کاتێکدا مافی نەتەوەکانی ئەرمەن و عەرەب لەبەرچاو گیرا، چونکە کورد لە جەنگەکەدا لە بەرەی دەوڵەتانی ناوەند بوو. بەڵام ئەوەی کە کێشەی سەرەکیە ئەوەیە کە ڕەزا شا پێی وابوو بە حکمەوەی کە فەرماندەیەکی جەنگاوەر بوو، بە حکمی ئەوەی کە دەسەڵاتی لە ڕێگەی کودەتاوە بەدەستێنا بوو و بە حکمی ئەوەی کە پێی وابوو کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی دواکەوتووە و نەخوێندەوارە و زەمینەی گەشەکردنی دیموکراتی لە ئێراندا وجودی نییە و پێی وابوو کە ئێران وڵاتێکە چاوتێبڕینی زلهێزەکان و ململانەی زلهێزەکان بە تایبەتی ڕووسیا و بەریتانیای لەسرە. هەر بۆیە پێی وابوو کە گۆڕانکاری
لە ئێراندا و بەرەو مۆدێرنە چوون و بەرەو ڕۆژئاواگەرایی دەکرێت لە ڕێگەی وەرچەرخان لەسەرەوە یاخود گۆڕین لەسەرەوە بێ و هەوڵ بدا لە ڕێگەی دام و دەستگایەکی دەوڵەتی بەهێز و حکوومەتێکی بیرۆکراتی و بە پاڵپشتی هێزی سەربازی و ئەرتەش بتوانێت سەرەتاکانی گۆڕانکاری لە ژیانی کۆمەلگادا بێنێتە بوون و بتوانێت مۆدێرنە لە شارەکانی ئێرانە پێش بخا و هەوڵ بدام دام و دەستگاکانی حکوومەت و حکوومەتێکی بەهێز و دەوڵەتێکی بەهێز لە بەرامبەر کۆمەلگادا بخولقێنێ کە بۆ خۆی لەسەرەوە وردە وردە کار بۆ ئەوە بکاکە بە چاولێکەری مستەفا کەمال ئەتاتورک لە تورکیا وەرچەرخانێکی کۆمەڵایەتی و وەرچەرخانێکی فەرهەنگی و وەرچەرخانێکی نەتەوەیی لە ئێرانە بە قازانجی نەتەوەی فارس و میلەتی سەردەست بێنێتە بوو. بەڕاستی گرنگترین لەو ڕەخنانەی کە ئاراستەی سیستمی شاهنشایی پەهلەوی دەکرێت لە ئێران ئەوەیە کە ئەو مۆدێرنەی کە شاهنشاهیەت گرتبوویە بەر مۆدێرنێتەیەکی ناتەواو بوو، چونکە تەنها کاری بۆ ئەو دەکرد کە ڕوخسارەکانی کۆمەلگای هاوچەرخ لە ئێراندا بچەسپێنێ، یعنی هەندێک کاری وەکو خەلعی حیجاب و هەروەها ئیسکانی عەشائیر و هەروەها خەلعی قەلعی سیلاحی عەشائیر و یا چەککردنی عەشیرەتەکان و هەروەها هەوڵدان بۆ گۆڕینی لیباس و چەسپاندنی یعنی سەپاندنی شەبقە و ئەو هەنگاوانەی تری لە بواری سەربازیکردن ینی سەربازگیری بە زۆر و کۆمەڵێ کاری تر کە وەرگرتنی یاسا ڕۆژئاوایەکان بوو بەبێ ئەوەی کە گۆڕانی ڕیشەیی لە ژیانی ئابووری کۆمەلگادا و گەشەکردنی ئابووریەکی هاوچەرخ و هەروەها بەرەو پێشبردن یاخود هەڵوەشاندنەوەی تەواوی سیستمی دەرەبەگایەتی لە ئێرانە بێتە دی و بتوانێت گەشەیەکی ئابووری و کۆمەڵایەتی لە گوندەکان و ناوچە لادێنشینەکانی ئێرانە بێنێتە دی. ئەمە یەکێک بوو لە هەرە ئەو ڕەخنە توندانەی کە ئاراستەی هەوڵەکانی ڕزاشا بۆ دامەزانی مۆدرێنگەرایی دەکەێنێت. مەسەلەیەکی تر ئەوە بوو کە نەتەوایەتی فارزگەرای بنەماڵی پەهلەوی نەتەوایەتیەک بوو کە لەسەر حسابی لێدان و سەرکوتکردن و هەروەها نکۆڵیکردن لە مافی قەومەکانی تری ئێران بەڕێوە دەچوو. بە مانایەکی تر ئێران کە لە کۆمەڵێک گەلی جیاواز پێک دەهاو کە جگەل لە فارس ئێمازانین ئێران دەوڵەتێکی فرەقەومیەتە یا فرەنەتەوەیە، جگەل لە فارس عەرەبی تێدایە، کوردی تێدایە، ئەرمەنی تێدایە و هەروەها بلوچی تێدایە، چەندین ڕەگەزی جۆراوجۆری وەکو لڕ و وەکو جێلەچێکان و ئەنواع وەشکاڵ ئیتنی جۆراوجۆری تێدایە کە ئەمانە فارز نین. لە کاتێکا ئەبینین کە مۆدێرنەکەی ڕەزاشا لەگەڵ ئەوەی کە وەکو چوارچێوە نەیتوانی بگۆڕانکاری ڕیشەیی لە خوارەوەی کۆمەلگاوە بێوە سەپاندن بوو لەسەرەوە، هیچ چارەسەرێکی غێری توانەوە و نکۆڵیکردن و سەرکوتکردن نەبێ بۆ ئەم میلەتانە بە دیاری نەهێنا بوو و لەو بوارەدا هەوڵدان بۆ جێبەجێکردن و برەوپێدانی ناسیۆنالیستێکی زۆر توندی تاگڕەهەندی تەنگەتیلەی فارس و سەپاندنی بەسەر گەلە جۆراوجۆرەکانی نافارسدا یەکێکە لە هەرە ئەو گرفتە گەورانەی کە بووە هۆی ئەوەی کە مۆدێرنەتەی ئێران لەسەر بنەمایەکی لەق و ناڕێک بچێتە پێش و زەمینە بۆ خوڵقاندنی کێشە و ئاڵۆزی لە داهاتووها بۆ ئێران خولقێنێکە بریتی بوو لە ناڕزایەتی گەلانی نافارس و بوونی کێشەیەک لە ئێران بە ناوی کێشەی نەتەوە غێرە فارسەکان و یەک لە هەرە کێشە سەرەکیەکان کە کێشەی کوردە یاخود کێشەی کوردستانە کە بریتە لە کێشەی نکۆڵیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لەلایەن نەتەوەی سەردەست و دەسەڵاتی فارزگەرای شاهنشایی پەهلەوی لە ئێران
و سەپاندنی کەلتوری فارس و ناسیۆنالیستی فارسگەرایی بەسەر ناوچەکەدا و هەوڵی سڕینەوەی کورد و لێدانی هەر هێزێکی ناڕازی کە بەرامبەر بەم سەرکوتکاری و نکۆڵیکردنە سەر بەرز بکاتەوە یاخود هێزێکی ڕەخنەگر بێت لەسەر ساحەی سیاسی کوردستانە دەربکەوێت. لەبەرەوە قۆناغی ڕەزاشا بۆ گەلانی غەیرە فارس لە ئێران قۆناغی سەرکوتکاری بوو، هەر وەکو چۆن ڕەزاشا نەیتوانی مۆدێرنەتەکەی بتوانێت مۆدێرنیتەیەکی ڕاستەقینەی هاوچەرخ بێ و بناغەکانی دیموکراسی و یعنی جیاکردنەوەی دەسەڵات و ئازادیەکان لەسەر ئاستی سیاسی گشتی لە ئێراندا بێنێتەکایەوە، هەروەها نەیتوانی لەسەر ئاستی نەتەوەکانیش ڕێز لە مافی نەتەوە غەیرە فارسەکان بکرێ و مافی هاوڵاتی بوون لەسەر بنەمایەکی نیشتیمانی مۆدێرن لە ئێراندا بێنێتەکایەوە. لەبەرەوە ئەبینین فارسبوون و ئێرانیبوونی کرد بە دووی ڕۆی یەک دراو و هێزی سەرکوت و ناچارکردنیشی لەسەرەوە بەکارهێنا بۆ ملکەش پێکردنی نەتەوە نافارسەکانی وڵات. کۆنگرەی سان ڕیمۆ. ئەم کۆنگرەیە لە 19 مای 1920 زاینی لە شاری سان ڕێمۆی ئیتالیا لە نێوان دەوڵەتانی بریتانیا، فەرانسە و ئیتالیا بە نوێنەرایەتی ژاپۆن بەسترا. لەو بەندانەی کۆنگرە پەسەندی کرد مافی سەرپەرشتیکردنی ناوچەکانی کوردستانی باشوور بوو کە درا بە بریتانیا و مافی سەرپەرشتیکردنی کوردستانی ڕۆژاواش درا بە فەرانسا. پەیمانی سیڤەر. ئەم پەیمانە لە 10 ئابی 1920 زاینی لە نێوان دەوڵەتانی تورکیا، بریتانیا، فەرانسا، ئیتالیا، ژاپۆن، ئەرمەنستان، بێلژیک، یونان، لەهستان، پۆرتۆغاڵ، ڕۆمانی، سربستان، کورواسی، ئۆسلۆڤێنی، چێکسلۆواکی و حیجاز مۆر کرا. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش وەک چاوەدێر دانرا. لەم کۆنگرێشدا بوار بە ژەنەڕاڵ شەریف پاشا درا وەک نوێنەری کورد بەشداری کۆنگرەکە بکات. ئەمانج لە بەستنی ئەم کۆنگرا چارەسەرکردنی کێشەی وڵاتانی هاوپەیمان بوو کە بە وڵاتانی براوەی جەنگ ناسران تا لە ڕێگای ڕێکەوتن نامەیەک و پەیمان نامەیەکەوە بەشی خۆیان لە خاک و سامانی دەوڵەتانی دۆڕاوی جەنگ پێ بدرێت. ئەوە بوو لە کۆی 432 مادەی پەیمان نامەکە مادەکانی 62، 63 و 64 دەربارەی مەسەلەی کورد بوون. ئەوەش وەک یارمەتیەک بۆ ئەو نەتەوەیەی تێکشکا، بەڵام ئستراتژیەتی خاکەکەی دەستەبەرکردنی مافەکانی کردە پێویستیەکی کاتی. ئەم حاڵەتە لە قۆناغی ڕەزاشادا بێگومان هەندێک گرفتی لێکەوتەوە بە تایبەتی لە کوردستاندا کە ئەو کاتە بەشێکی زۆری ژیانی خەڵک لەسەر ڕێڕەوێکی خێڵایەتی ڕۆی بەڕێوە و خێڵەکانیش لە کوردستاندا خاوەنی نیمچە ڕێخستنێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و سەربازی بوون، ئامادە نەبوون مل بۆ سیاسەتە سەرکوتکاری و تونند و تیژ و نکۆڵیکردنە ئامێزەکانی ڕەزاشا دانەوێنن. لەبەرەوە ئەبینین لە قۆناغی ڕەزاشادا زنجیرەیەک ململانێ و پێکدادان لە نێوان خەڵکی کورد و لە نێوان یان خێڵەکانی کورد و لە نێوان دەوڵەتی ناوەندیدا لە تاران دەبینرێت، بە تایبەتی پێکدادانە جیاوازەکانی نێوان خێڵی شکاک و بەڕێبەرایەتی ئیسماعیل خانی سمکۆ کە لەو قۆناغەدا ئاڵای سربەخۆیی بەرز کردبووە و هەروەها دواتریش پێکدادانەکانی نێوان خێڵەکانی هەورامان و ئەرتەشی شاهەنشایی و هەروەها لە ناوچەی ئیلام و کرماشانیش چەندین پێکدادانی جۆرا و جۆرمان هەیە و سەبارەت بەو
سیاسەتە تونند و تیژەی کە ڕەزاق پەهلەوی جێبەجێی دەکرد لە کوردستانە، چەندین جوڵانەوەی ناڕزایەتی وەکو جوڵانەوەی عومەر پاشا و مەلا خەلیلی مەنگۆڕمان هەیە کە ئەمانە بۆ ڕەتکردنەوەی ئەو سیاسەتانەی ڕەزاخان بوون کە لە ڕێگەی تونند و تیژی و لە ڕێگەی سەرکوتکاریەوە لە کوردستان بەڕێوە دەچوو. لەبەرەوە قۆناغی دامەزانی دەوڵەتی هاوچەرخی ئێران قۆناغێک بوو لەگەڵ خۆیدا دوو ڕەگەزی زۆر سەرەکی لەگەڵ خۆیدا هەڵگرتە بوو. یەکەمیان ئیستیبدادی سیاسی یا دیکتاتۆری بنەماڵەیی پەهلەوی و نەبوونی ئازادی سیاسی و کۆمەڵایەتی و هەروەها ئازادیە سەرەکیەکان لە ناوەندی دەسەڵاتی سیاسی ئێرانیدا، و دووهەمیش سەرکوتکردنی نەتەوە نەفارسەکان و هەوڵدانەوەی سڕینەوەیان و دروستکردنی کەلتورێکی یەکگرتو بە زەبری ئاگر و ئاسن و بە زەبری سڕینەوەی نەتەوە نەفارسەکانی ئێران. طبعاً ئەمە قۆناغێکە کە بە قۆناغێکی تند و تیژی و ئاڵۆز لە مێژووی ئێرانی هاوچەرخا دێتەکایەوە و بۆ ماوەیەک دەتوانرێت کە لە ڕێگەی ئەو هێز و سەرکوتەوە جۆرێک لە هێمنی بۆ ئێران بێتەکایەوە، بەڵام ئەبینین کە ئەمە زۆر نابە لە ئەنجامی ئەوەی کە ئێران لە ڕووداوەکانی شەڕی جەنگی جیهانی دووهەمەوە ئەگلێ و ئەرتەشی شاهنشایی هەڵەوەشێتەوە و هەڵوەشانەوەی ئەرتەش و تێوەگلانی ئێران ئەبینین داگیرکردنی ئێران لەلایەن هێزەکانی ڕووسیا شوورەوی لە باکوور و هێزەکانی بەریتانیا لە باشوورەوە قۆناغێکی نوێ دەگوازرێتەوە کە قۆناغی گۆڕانکاریە لە پەیوەندی نێوان هەرێم و هەندێک لە ناوەندی دەسەڵات لە ئێرانە، و قۆناغی نەمانی دیکتاتۆریەتی پەهلەویە و قۆناغی داگیرکردنی ئێرانە کە ئەو قۆناغە تێیدا لە ئەنجامی دەرچوون و لێک لەبەریەک هەڵوەشانەوەی حکمی تونند و تیژی ڕەزا پەهلەوی سەرەتایەک دێتە گۆڕێکە تێیدا زەمینە بۆ جوڵانەوەی دیموکراتی یاخود دەرکەوتنەوەی فراحیزبی لە ناوەند لە تاران دەست پێ دەکاتەوە، و هەروەها لە ئەزەربایجان و کوردستانیش کە دەکەونە ناوچەی نفوزی ڕووسەکانەوە زەمینە دەڕەخسەیە کە تێیدا کوردان و هەروەها ئازەریەکانیش جۆرێک لە دەستکەنەوە بە نەشاتی و چالاکی سیاسی و کۆمەڵایەتی کە هەوڵ بدەن باس لە ینی ڕێکخراوی سیاسی پێک بهێنن و باز لەوە بکەن کە نەهامەتەکانی قۆناغی پەهلەوی و دیکتاتۆریەتی پەهلەوی بۆ کورد و بۆ ئازەر چەند ناخۆش بووە، و پەیوەندیەکانی ناهاوسەنجی بینی نەتەوەکانی ئێران لەسەر شێوازێک و لەسەر ستایڵێکی نوێ لەو قۆناغەدا یەک بخەنەوە کە زیاتر لە دروشمەکانی دیموکراسی بۆ ئێران و خودموختاری یا مافی خودموختاری بۆ هەرێمەکانی وەکو ئازەربایجان و بۆ کوردستان و بەدیهێنانی مافە نەتەوایەتەکانی کورد و ئازەرە لە ئێراندا. بێگومان جەنگی جیهانی دووهەم ئاکامەکانی بە شکستی فاشیزم لە سەراسەری جیهان کۆتایی پێهاو و لە ئێرانیشدا بە ڕوخاندنی یا بە لاچوونی دیکتاتۆریەتی ڕەزاشا و هەڵوەشانەوەی ئەرتەش کۆتایی پێهات، بەڵام هاوپەیمانەکان لە ئێراندا بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا بۆ ئەوە نەهاتەبوون کە ئێران داگیر بکەن و ئێران هەڵوەشێننەوە و هەر نەتەوەی لە ئێراندا زەمینەی دامەزانی دەوڵەتی سربەخۆی بۆ بڕەخسێ و هەوڵی گۆڕینی سیستمی شاهنشایی ڕۆژئاواگەرایی پەهلەوی بدەن بە سیستمێکی جیاواز، بەڵکو لەگەڵ هێشتنەوەی سیستم و یەکپارچەی خاچی ئێراندا بوون و دژی ئەوە بوون کە ئەو داگیرکاریە
ببێتە هۆی لەبەر یەگەڵۆشانەوەی ئێران، بەڵکو مەبەستی سەرەکی ئەوان لە داگیرکردنی ئێران گواستنەوەی هاوکاریەکان بوو بۆ بەرەی شوورەوی بۆی بتوانێت لە بەرامبەر نازەکاندا خۆڕا بگرین. هەر بۆیە لەگەڵ ئێراندا پەیماننامەیەکیان بەست لە مانگی 1942دا ئەو پەیماننامەیە بە پەیماننامەی سێقۆڵی ناسراوە و لەو پەیماننامەیە بەڵێنیاندا کە 6 مانگ لە پاش کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووهەم ئێران بەجێ بهێڵن و سوپای خۆیان لە ئێران بەرنە دەرەوە و هەموو هاوکاریەکی ئێران بکەن بۆ ئەوەی لە قۆناغی ئەو ماوەی بوونی هێزە هاوپەیمانەکان لە ئێران ئارامی و ئاسایش لە وڵاتدا بچەسپێنرێت. بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم دیدارەشمان تا هەفتەی داهاتوو پێگەشتنەوەیکی دیکە بە هیوای شادی و خۆشیتانم. کات خۆش.